باز لە کار و چالاکی فەرمانگەیەکی گرنگەکەم فەرمانگەی هەمانگی و بەدواداچوونی حکوومەت یاریمی کوردستان کە پەیوەندێکی تەواو تۆکمەی هەبووە لەگەڵ وەزارەت و دەستەکاندا. کاری سەرەکی ئەم فەرمانگەیە بەدواداچوونە بۆ بڕیارانی کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە تا چەند ئەم بڕیارانە جێبەجێکراوە لە هەمان کاتیشە ئامادەکردنی راپۆرتە و ناردنیەتی بۆ ئەنجومەنی وەزیران. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بەدواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. کار دەکەین بۆ چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی لە موچەخۆر و خانەنشین و چارەسەرکردن و ڕێخستنەوەی دەوام و گرتنەبەری ڕێکاری یاسایی لە بەرامبەر هەر سەرپێچیەک کە لەم کەرتە کرابێت ئەمەش لە ڕێگەی چەسپاندنی یاسا و دروستکردنی ئەنجومەنی ڕاژە و ئامادەکردنەوەی یاسای چاکسازی و ناردنەوەی بۆ پەرلەمان بە فۆرمێکی تازە و گونجاو. ئاستی یەکەمی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان با 13 خاڵ باز لە ئەنجامدانی چاکسازی دەکات. هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە جێبەجێکردن و خاڵەکانی کارنامە چوونە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی ئاستی چاکسازی کە ئێستا قۆناغێکی باشی بڕیوە دەچین بەرەو فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون. لێرە دەپرسین کە ئایا گرنگترین هەنگاوەکانی بواری کاری فەرمانگاکە لە تەمەنی کابینەی نوێمدا چی بوون و دەرئەنجامەکانی چین؟ دکتۆر لە ماوەی 4 ساڵدا وەکو فەرمانگەکەی خۆتان پلانە استراتیژیەکانی ئێوە چۆن بووە بەدواداچوونەکانتان چی بووە زیاتر بەدواداچوونەکانتان لەسەر کام بابەتەوە یا خودت بە شێوەیەکی گشتی لەسەر هەموو وەزارەت و فەرمانگەکان کارتان کردووەوە؟ ئێمە چوارچێوەیەکی دیاریکراوی کارکردنمان هەیە. ئەو چوارچێوە بریتیە لە کارنامەی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی کارنامە. ئەم کارنامەیە حتمان جەناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەناوی سەرۆکی حکوومەت لە بەرامبەر پەرلەمانی کوردستان متمانەی پێوەرگرتووە، متمانەی بەم حکوومەتە وەرگرتووە. بۆیە ئەولەویەتی ئێمە جێبەجێکردنی کارنامە بووە. و بە تاکید کە وەکو فەرمانگە کاتێکە کاری لەسەر دەکەین بریتە لەو پەیڕەوە کە ئەرک و مەهامی فەرمانگەی هەمانگی و بەدواداچوونی دەستنیشان کردووە کە بریتە لە بەدواداچوونی سیاسەتی گشتی و ڕاستکردنەوەی سیاسەتی گشتیان پێشنیازکردنی ڕاستکردنەوەی سیاسەتی گشتی چونکە پێشنیاز دەکرێت بۆ جەناوی سەرۆکی حکوومەت هەروەها بۆ ئەنجومەنی وەزیران بۆەوەی کە چۆن بتوانن بەشێک ئەگەر هاتوو کێشەمان هەبوو لە بەشێک لە گیر و گرفتەکانیان لە جێبەجێکردنی سیاسەتەکان. بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە ئێمە گرنگترین مهمەوە بوو کە چۆن ئەو کارنامەیە جێبەجێ بکەین. ئاستی یەکەمی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئاستی چاکسازی بووە. یان بە تاکید ڕاستە ئێمە ئاستی خزمەتگوزاریمان هەیە، ئاستی پەیوەندیمان هەیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی، ئاستی ئازادی و دیموکراسیمان هەیە، ئاستی لا مەرکەزیمان هەیە. ئەمانە هەمویان بەشێکن لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. تاکید بەدواداچوون بۆ هەموو ئەم پرسانە کراوە. تەرکیزمان زیاتر لەسەر ئاستی چاکسازی بووە. ئاستی چاکسازی 13 خاڵ لە خۆی دەگرێتەوە. ئەم 13 خاڵە جیاوازە. یەکەمیان بریتە لە چاکسازی لە وەزیفەی گشتی کە بە تاکید دەرچواندنی یاسای چاکسازی بووە لە هەمان کاتیشدا دامەزراندنی ئەنجومەنی گشتی ڕاژە کە خۆشبەختانە ئەنجومەنی گشتی ڕاژە ئێستایەکە کە لە فەرمانگە ئەکتیڤەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم کامبینەیە دامەزراوە خاڵی یەکەم جێبەجێکراوەکو خۆی چ بە دەرچواندنی یاسای چاکسازی و جێبەجێکردنی هەروە دامەزراندنی ئەنجومەنی گشتی ڕاژە کە ئەمە خاڵێکی گرنگ بووە بە نسبەت ئێمە. بە ئەلکترۆنیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە یەکێک بووە لە استراتیژیەکانی جەناوی سەرۆکی حکوومەت و یەکێک بووە لە کارنامەی کابینەی نوێم بۆ چارەسەرکردنی پرسی ڕۆتین. حتمما ئەمە ڕاستە بەرنامەیەکی دوورخایەنە بەڵام بە شێوازێک کە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێ ئەو لەویاتەی کە هەیەە بەپێ ئەو خزمەتگوزاریانەی کە دەیانەوێت لەم قۆناغا وەکو قۆناغی یەکەم بە دیجیتال بکرێت حتمما لەگەڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری تیمی تایبەتی جەناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاریان لەسەر کردووە. 4 ساڵ تێپەڕیوە
دەستکەوتەکان چی بووە؟ ینی مەسەلەن بۆ بینەر بۆ ڕای گەشتی ئەوەی کە کراوە هەست پێ کراوە کاری باش کراوە هەنگاوی گرنگ ناوە لە بەشێک لە وەزارەتەکان کارەکان چوونەتە سەرسکەی خۆیان لەکوێدا وەستاوین لەکوێدا پێویستمان بە هەماهنگگی زیاترە. یعنی بەتاکید وەکو باسم کرد ئێمە هەر 13 خاڵی ئاسی چاکسازی کارنامەی کابینەی نوێمەی حکوومەتی یاریمی کوردستان کارمان لەسەر کرد وەکو ئەنجومەنی وەزیران بە دایان بڕیارمان هەیە و ڕێنمایی و پەیڕە و تعلیمات لە هەر ئاستێک لەم ئاستانە دەرچوێنرەوە بۆیە بەشێکی لەوانەیە تۆ ناتوانانی بە ژمارە دەستنیشان بکەی بۆ نمونە ئێمە دەرچواندنی یاسای چەک و ڕێخستنەوەی هەڵگرتنی چەک یەکێکە لە خاڵەکانی ئاسی چاکسازی کارنامەی کابینەی و ئەم یاسایەمان دەرچواند لە حکوومەتی یاریمی کوردستان چووەتە بواری جێبەجێکردن و ئێستا بە هەزارەها چەک تۆمار کراوە لە وزارەتی ناوخۆ کە زۆر بە ڕێکوپێکی کاری لەسەر دەکەن بۆ نمونە ئەمە خاڵێکە ئەگەر باز بکەم ئەوەی کە پەیوەستە بە پرسی یاسای چاکسازی لە یاسای چاکسازی گشت لە باڵاکان موچەکانیان هەموار کراوە بە پێی پرنسیپی دادپەروەری ئەو پرنسیپی کە لە یاسای چاکسازی هاتووە ئەنجومەنی گشتی ڕاژە دامەزرا ئێستا وەکو ئەنجومەنێکی ئەکتیڤە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان یان تەنانەت لەو پەیوەندیەی لەگەڵ حکوومەتی اتحادی بە تایبەت لە مەسلەی ڕێخستنەوەی میلاک و شێوازی مامەڵەکردن لەگەڵ پرسی میلاک و ئەم بابەتانە لە پرسی گەندەڵی تەنانەت لە پرسی گەندەڵی تۆ ناتوانانی ڕقەمێکی دیاری کرا بنێ بەڵام یەک ڕێگەگرتن لە تەجاوز لە سەرسامانی گشتی هەروەها ڕێگەگرتن لە گەندەڵی یەکێک بووە لەو کارانەی کە لەم کابینەی کاری لەسەر کردووە بەشێک لەوانەیە پەسیرێکی جیاوازیان کردبێت بۆ هەندێک لەو کارانە بەشێکیان پێیان وایە کە ئەمە گلەیەک هەبووە لە مەسلەی ڕۆتین یان پرسێکی ڕۆتین نەخێر ئەمە بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە دەستکەوتی دارایی دەستکەوتی مالی چ لە ئاستی شارەوانی بێت یان لە وزارەتی دارایی بێت یان لەو وزارەتە خەدەمیانەی کە خزمەت گوزاری پێشکەش دەکەن بەڕاستی ئەوانەی کە بە پێی شایستە و بە پێی مافی خۆی کاری لەسەر کردووە و تەنانەت پێداچوونەوە بە بەشێکیشی کراوە بۆ نمونە ئەوانەی کە ئێمە جۆرێکی قەرەبوومان هەبوو 103 لە ڕێخستنەوەی لە بڵێن لەو زەوی وزارانەی کە بوونەتە مولکی شارەوانیان ئێتفا کراون حتمما ئەمە بەشێکی زۆر لە زەویەکان دابش کرابوون لژنەیەکی تایبەت لە شارەوانی لە تاپۆ لە کشت و کاڵ هەروەها داواکاری گشتی بەشێک بووە لە پرۆسەکە کە توانیویان ئەمە بکەن خاڵێکی تر کە من دەتوانم بڵێم لەسەر ئەو ئاستەکە کارمان لەسەر کردووە پەیوەستە لە هەماهەنگیکردن لەگەڵ دیوانی چاودێری دارایی بەڕاستی دیوانی چاودێری داراییە لەم کابینەیە یەکێک بووە لە دەستگا ئەکتیڤەکان بە دوو ئاستێک لە بەدواداچوونی کارەکانی وزارەتەکان لە شێوازی خەرجکردن و ئەو راپۆرتانی کە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرا وە کارکردن لەسەر راپۆرتەکان و لە ئاستێکی ترش لەو پەیوەندیەی کە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی اتحادی چونکە بۆ یەکەم جار لەم کابینەیە لە ساڵی 2021 2022 دیوانی چاودێری دارایی اتحادی توانیویەتی بێت لە هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان وردبینی گشت شێوازی جێبەجێکردنی یاسای بودجێی عێراق بووە و کە ئەمەش خاڵێکی ئیجابیە بۆ دروستکردنی متمانە و ئەو جۆرە تەواصلەی کە لە بینیان هەبووە. دکتۆر بابەتێکی تر کە لەسەر ئەرکێم فەرمانگایە بە دوواداچوونە بۆ بڕیار و فەرمانەکانی ئەنجومەنی وەزیران لەم ڕوانگەیەوە چۆن کارتان لەسەر کردووە و بابەتێکی تریشە لەسەر ئەوانە ئەو بڕیارانە تا چەند وەکو خۆی چوونەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ بەتاکید ئەرکی ئەم کابینێ ئەوە بوو کە خزمەتی هاوڵاتی بکات بۆیە پێویستە یەکەم جار ئێمە لە فەرمانگەکانەوە دەست پێ بکەن بۆیە بڕیاری ژمارەیەک بەو ناونیشانە دەرچوو و بڕیاری ژمارەیەک بەو ناونیشانە بوو کە ئێمە چۆن بتوانین خزمەتێکی زیاتر و بەشداری پێکردنی دەستەی دەستپاکی دیوانی چاودێری دارایی وەکو دوو موئەسەسەی چاودێری لەگەڵ فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون کە بەیەکەوە تەنسیق بکەن بۆ بەدواداچوونی ئەم بڕیاری ژمارەیەک ئەنجا بڕیارەکانی تر
ئێمە دەتوانین تەصنیفی بڕیارەکان بکەین بەشێک لە بڕیارەکان بڕیاری ئابوورین بەشێک لە بڕیارەکان بڕیاری کاریگەڕین و پەیوەستە بە ڕێخستنەوەی بابەتێک بەشێکی پەیوەستە بە دەرچواندنی پەیڕە و لە جێبەجێکردنی یاساکان بۆ نمونە چونکە ئەنجومەنی وەزیران پەیڕە و دەردەکەم بەشێکی پەیوەست بووە بە قەیرانی دارایی و بەشێکی پەیوەست بووە بە قەیرانی کۆرۆنا چونکە ئێمە ڕۆبەڕووی چەندین حاڵەت بووینەوە ئەم بڕیارانە حتمما لە چوارچێوەی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دانراوە بۆ نمونە بەشێکی پەیوەست بۆ بە پێشمەرگە بە سکتەرە جیاوازەکان یعنی هەموو سکتەرەکان ئێمە استراتیژیەتی بۆ نمونەهی گەشت و گوزار کاتێک کە پەسەند کرا بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە و ئێستا وەزارەتی شارەوانی کاری لەسەر دەکەت بۆ جێبەجێکردنی ئەو استراتیژیەتە لە چوارچێوەی کارەکانی خۆی بۆیە حەجمی بڕیار و شێوازی بڕیارەکە بە پێی تایبەتمەندیەکەوە بە دوواداچوونی بۆ کراوە و ڕێکاری بۆ دانراوە بەشێکیان پێویست بووە بۆی کە ئێمە چەندین لجانی بۆ دابنێن ئەم لجانش لەسەر ئاستی فەرمانگە لەسەر ئاستی وزارەتەکان لەسەر ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی دیوان بەشێکی پەیوەست بووە کە چارەسەری کۆمەڵێ بڕیار بکرێت بۆ نمونە ئێمە لە یاسای چاکسازی چەندین بڕیاریمان دەرکردووە کە تایبەتە بە یاسای چاکسازی وە جێبەجێکردنی یاسای چاکسازیەوەی کە پەیوەستە بە ڕێخستنی موچەی پلەباڵاکان ئەوانەی کە پێشمەرگەی ڕێزلێنانی پێشمەرگە موچەی ڕێزلێنانی پێشمەرگە کە پێشتر بە سیفەتی پلە تایبەت وەریان گرتووە چوەکو بەڕێوەبەری گشتیان وەزیریان وەکیل وەزیریان هەر بە سیفەتێک ئەمانە پێویست بوو بە چەندین بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئێمە چوارچێوەی یاسایی و ماف و شایستە دارایەکانیان ڕێک بخەینەوە. بەدواداچوون لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران لە بەرواری 25 حوتی 2019 تا 25 دەی 2023 228 بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچووە 124 بڕیاریان جێبەجێ کراوە 11 بڕیار کێشەی یاساییان لەسرە 5 بڕیار هەڵپەسێر دراون 81 بڕیار لە بواری جێبەجێکردندان 8 بڕیار جێبەجێ نەکراون. یەکێک لە خاڵە گرنگەکانی بواری چاکسازی بریتیا لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و پێداچوونەوە بە هەیکەلیەتی وەزارەتی پێشمەرگە و لەم بارەوە دەپرسین چاکسازیەکانی بواری پێشمەرگە چین و گرنگترین هەنگاوەکانی کامانە بوون. وەکو فەرمانگە بەشەکانی ئێوە جیاوازە بەرفراوانن لە ماوەی 4 ساڵدا لەمەوەی کە بەڕێستان کارت لەسەر کردووە بابەتی چاکسازیە بابەتەوەی بەدواداچوونە و ئەندامێکیشی لە لیژنێکی چاکسازی و بەدواداچوونەکان چی کراوە وەزارەتێ بەنمونە کار و چالاکیەکان چی بووە لە چوارچێوەی ئەو چاکسازیانەی کە لە ڕێگەی لیژنە جیاوازەکانی وەزارەتی پێشمەرگەوە بە سوپاسەوە ئەنجام درراوە توانیمانە وەزارەتی پێشمەرگە بکەینە خودی وەزارەتی پێشمەرگەوە تا هێزێکی شارکەر دۆسیەکانی شەهیدان و خاننشینان بە تەواوەتی گواستراوەتەوە سەر هی خاننشینان سەر وەزارەتی دارایی ئابووری بەڕێوەبەرایەتی گشتی خاننشینی هی شەهیدان گواستراوەتەوە سەر وەزارەتی شەهیدان لە بابەتی ڕێخستنەوەی لیواکان و زیادکردنی ڕێژەی لیواکان لە یەکەی هەفتاوە هەشتاوە کە پێشمەرگەکانیان گواستراوەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە ئێستا ژمارەی لیواکان 24 لیوایە 2 فیرقە تەشکیل کراوە طبعاً گۆڕانکاریەکی کەی کە لەو بارەدا ڕوویداوە ئەو پرۆسەی گواستنەوە لە ڕێگەی پرۆسەی تەزنیدی پێدەڵێن کە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی تاکو خۆبەخشەکان ئەنجام دەدرێت کەمە یەکێکە لە خاڵەکانی هاوپەیمانان کە جەخت دەکاتەوە پرۆسەکە بەو شێوەیە بێ بۆ بابەتی ئەوەی کە زیاتر لە 61,000 پێشمەرگە ئێستا لە چوارچێوەی لیواکان ئەو 24 لیوای کە باسم کرد ڕێکخراوە ئەفسەر و پێشمەرگە و کە خاڵی هەرە گرنگ کە ئاماژەی پێ بدەین ئەو ئەفسەر و پێشمەرگانە خۆیان دەچن لە بانک موچە وەردەگرن کە ئەوە گۆڕانکارێکی گەورەیە سودمەندن لە هەژماری من بۆ هەژماری من بڕیار وایە تاوەکو 12 سەرجەم ئەو 61,000 هەموو داتاکانیان ئامادە بێت کە لە ئێستادا زیاتر لە 13,000 بە ڤیزە کارت لە بانک دەتوان موچە وەربگرن لە ڕێگەی پرۆسەی هەژماری من ئیتر بەو شێوەیە پرۆسەکانی وەزارەتی پێشمەرگە ئەنجام دەدرێت و بەردەوامیشە
و ئەوەی کە خاڵێکی تر کە پێویستە تیشکی بخینە سەر ئەوەیە کە یەکەی ژمێریاری بۆ وەزارەتی پێشمەرگە و هەموو هێزەکانی بەرگری لە هەرێمی کوردستان هەبێت. ئەوەش پرۆسەکە بەو شێوەیە کە لە دوای تەواوبوونی یەخستنی هەردوو یەکەی هەفتا هەشتا لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە یەکەی ژمێریاری لە وەزارەتی پێشمەرگە دەبێت کە ئەمەش گۆڕانکاریەکی گەورەیە. زۆر باسییان لەوە کە لە وەزارەتی پێشمەرگە بندیوار زۆرە دووسێ موچە هەیە لەسەر ئەم بابەت ئەمە چاکسازیان بە ئەمانەشی گرتوتەوە؟ بەڵێ چاکسازی هەر تەنها بندیوار و ئەوە نییە. چاکسازی لەگەڵ چاکسازی کە تو دەیکی ڕێخستنەوەش دەکەیت لە ئەنجامی ڕێخستنەوە ئەو بابەتانێکی جەنابەت ئاماژەی پێ دەکەیت بێگومان ئەوە نامێنێ. من خاڵێکم ئاماژە پێکرد کە هەموو موچەخۆرانی وەزارەتی پێشمەرگە دەچن لە بانک موچەوە دەگەواتە شخصەکە خودی خۆی دەچێت کە ئەوە دەیسەلمێرێن نەخێر نە بندیوار هەیە نە وەهمی هەیە بەڵکو هێزی پێشمەرگە ئەو 61,000 زیاترەی کە باسی دەکەم بالضبط مەوجودە و خۆشی دەچێتە بانک موچەوە دەکرێت. چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە لە تەمەنی کابینەی نۆیەم گەڕانەوەی پێشمەرگەکانی یەکەکانی هەفتا و هەشتا بۆ سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە لیواکان لە 14 لیواوە بوون بە 24 لیوا. دوو فیرقا دروستکراون. دۆسیەی زیاتر لە 61,000 پێشمەرگە ڕێکخراوەتەوە. ئێستا زیاتر لە 13,000 پێشمەرگە موچەکانیان لە بانک وەردەگرن. دامەزراندنی یەکەی ژمێریاری بۆ وەزارەتی پێشمەرگە. لابردنی دۆسیەکانی شەیدان و خانەنشینان لەسەر وەزارەتی پێشمەرگە. بەپشبەستن بە خاڵەکانی ئاستی چاکسازی لە کارنامەی کابینەی نوێم و پێداچوونەوە بە ڕێخستن و ئیداریەی دۆسیەی فەرمانبەران هەر لە سەرەتای کابینەی نوێمەوە ئەم فەرمانگەیە بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردووە. خاتوتیار لەمەوەی ئەم 4 ساڵەیە تایبەت بە هەیکەلی و ڕێخستنەوەی وەزارەتەکە وەکو ئەم فەرمانگەیە ئێوە چۆن کارتان لەسەر کردووە؟ سەرەتای کابینەی نوێ لە 6/11 بڕیارێک دەچوو ژمارە 33 بۆ ڕێخستنەوەی هەیکەلیەتی دام و دەستگاکانی حکوومەت لە ڕووی پێداویستی فعلی و تایبەتبەندی. بەڕاستی ئەم بڕیارێکی زۆر مهمە چونکە ئێمە دراستێکمان کرد یەکسەر دەستمان پێکرد لژنەی سەرەکی و لژنەی لاوەکی دەستمان پێکرد بە کارکردن بە کۆکردنەوەی داتاکان. یعنی بەڕاستی ئەو هەیکەلەتی کە دراستمان کرد بینیمان ئەو هەیکەلی وەزارەتەکان زۆر هەڵئاوسانێکی پێوە دیارە و کارمان لەسەر ئەوە کرد کە وەزارەتەکان هەموو ئەوەلیاتەکان کۆکەینەوانێ و سامپڵێکمان وەرگرت ئەویش لە وەزارەتێکی معەن کە ئیشمان لەسەر کرد سەرەتا دەرکەوت کە تقریبا نسبەی لە 150 موظفین زیادە و هەیکەلیەتەکەش لە ڕووی ینی سراشارکە لە ڕووی تەنزیمەوانەیە سیرمان کرد یعنی یەک نییە لە هەموو وەزارەتەکانە وەحدە ئیداریەکان مەسەلەن ناوەکانیان جیاوازە عددێکی بێشومار خەڵکی تایە لە وەزارەتێک ناوێکی هەیە لە وەزارەتەکەی کە ناوێکی هەیە وی لەسەر ئەمە ئیشمان کرد بەڵام بەداخەوە فترێک وەستای نەبەر کۆڕۆنا بوو ئۆنلاین ئیشمانە کرد ئیشەکە وەستا دوایە دەستمان پێکردوانێ بەم ئیشە ئیشمان لەسەر ئەوە کرد یەکەم شت ئەوە یەکەمکردنەوەی خەرجەکان بۆ ینی حکوومەت و لە هەمان کاتیشا تەوحیدی ئەو اختصاصاتانی کە بە فعلی ئیش لەو کارانەکەن لە وحدەکان بەنسبەت کەمکردنەوەی خەرجەکان ئەوە طبعا بە ئەکیدی زۆر ینی فەرقەکە بۆ حکوومەت و ڕێخستنەوەی یەکە ئیداریەکانیش وەکو بەجەناب تەمود بە قسمێکی بچکۆلەکرا و قسمێکی گەورە بوو یعنی هیچکە مەرج نییە بەوە یعنی چ ئامادەکاریەکتان کردوانی ئیشتان لەسەر ئەم بابەتە کردووە یا تەنها راپۆرتێکتان ئامادە کردووە ئێوە؟ ئێمە راپۆرت و پرزنتیشنش ئامادەکراوە و لا یەزال ئێستا ئەم لژنەیە وەکو پیاموتی لیکێنرا بە ئەنجومەنی گشتی ڕاژە و ئیشەکان ئەوەیە کە گەشتێتە ئاستێکی معەن لەسەر ئەو هەیکەلیەتە ئاستی یەکەمی هەموو وەزارەتەکان ئێمە داتامان کۆ کردوێتەوە دەگەڵ داتایەکی کاملیمان دروست کردو بۆ هەموو کارمەندەکان لە ڕووی هەموو ناحیەکەوە هەموو ماسەفاتی ینی داواکراوە و لە گەشتێتە ئەوەی کە وەسفی وەزیفیشدا بندێ بۆ هەموو مەهامەکان دیاری بکرێن بەس ئەوە ماوەتەوانی ئێمە ینی وەرکشۆپێ بکەین لەگەڵ وەزارەتەکان ئەو دابەزین ئەو ئیشتا ینی ئیشێکی زۆر باشمان کردو بەس ئیشتا دانەبەزیەوە بۆ وەزارەتەکان تاوتان کردو لای خۆتانەوە لە بەشێکی بەڵێ بەشێکی باشی ئیشمان لەسەر کردووە
ماوەتوانێت ئێستا ئیتر دایبەزێنین بۆ وەزارەتەکە. خات و دیار بۆ پێی کە هەروەکو خۆت جەنابتان زۆر بە وردەکاری چوونەتە ناو بابەتەکەوە بە تەواوبوونی ئەم بابەتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتەکان چ گرنگێکی هەیە؟ بە تەکیدی یعنی ئەمە خزمەتی باش ئەگەێنێ بۆ خزمەت گوزاری خەڵکە یەکەم هەدەف ئەوەیە کە تۆ ئەچیتە دایرەیەکەوانێ شخصێکی بەخبرە لێزان ئەکادمی بتوانێت ئیشەکان بەڕێکالەوە باشترکە یەکێک لێ نەزان لەبێت لەبەرەوە بۆیە پێویستە ئیعادەی نەزەر بکرێتەوە لە کارمەندەکان لە میلاکات هەمووی و هەش کەس لە ینی شوێنی خۆی دابنرێ و دوهەمینیشی تەوحیدی یەکە ئیداریەکان لە ناو هەرێمی کوردستانە یعنی لە وەزارەتی فلان لە ڕووی لۆجستیەوە دەبێ موحەد بێت لە ینی کارگەڕەکان بەڵام لە ڕووی تەکنیکەوە هەند وەزارەتێک اختصاصی خۆی هەیە. بەشداری فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە لیژنەکاندا لە کۆی 228 بڕیاری ئەنجومەنی وەزیران 42 لیژنە پێکێنراون. 20 لیژنەیان فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بەشداریان کردووە. 10 لیژنە کارەکانی تەواو بووە. 28 لیژنە کارەکانی بەردەوامە. 3 لیژنە کارەکانی هەڵپەسێردراوە. 1 لیژنەش کارەکانی هەڵوەشێنراوەتەوە. ڕێخستنەوە و بەدواداچوون و توێژینەوە لە سیستەمی باج و باشدەران ئەرکێکی دیکەی فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بووە بە ئامانجی دادپەروەری کۆمەڵایەتی لە سیستەمی باجە بێتە ئاراوە بۆ مەبەستەش چیکراوە لەو وارەدا. بە پێ و بەدواداچوونانی کێوە کردوتانە دەمەوێت ینی بە دیراسە بێت بە لێکۆڵینەوە بێ بە ئامادەکردنی راپۆرت بێت جیاکاری لە نێوان وەرگرتنی باج لە هەرێمی کوردستان و لە خوار و ناوڕاستی عێراق چۆنە لە یەک ئاستا هەرێم زیاد وەرەگرێ کەم وەرەگرێ چ جیاوازیەکی هەیە؟ بەڵێ لە ئێستادا خەریکی دیراسەکردنین لەسەر جیاوازی یاساکانی باز لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق پێم وایە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان لەو بڕوایەدان بڕی ئەو باجەی کە لە باجدەر کۆ دەکرێتەوە لە هەرێمی کوردستان زیاتر یان زۆر زیاترە بە بەراورد لەگەڵ بڕی ئەو باجەی کە لە بازدەر کۆ دەکرێتەوە لە عێراق. بەڵام وەک سەرەتایەک لە دیراسەکەمان لە باجی دەرامەت لە سەر پیشەوەران گەیشتنە ئەو ئەنجامەی کە بڕی ئەو باجەی کە لە پیشەوەران وەردەگیرێت کۆ دەکرێتەوە لە هەرێمی کوردستان کەمتر یان زۆر کەمترە بە بەراورد لەگەڵ بڕی ئەو باجەی کە لە پیشەوەران کۆ دەکرێتەوە لە حکوومەتی عێراق. ئەوە نمونەی پیشەوەرە چییە ئەگەر زوومی کامیرەکەی نزیکی بکاتەوە بڕی قازانجی دیاریکراوی ساڵانەی پیشەوەرە لە هەرێمی کوردستان لۆ نمونە ئەگەر 10 ملیۆن دیناربی 5 ملیۆن و 300 هزار دینار لێ خۆشببوونەکە 2 ملیۆن و نیو لە خودی بازدەرەکەی 2 ملیۆن و نیو لە خێزانی 300 هزار دینار لۆ منداڵێکمان وەرگرتێ دەکا 4 ملیۆن و 700 هزار دینار 2 ملیۆن یەکەم 103 لێوە دەجێت 2 ملیۆنی دووەم 105 ئیسم 100 بڕی ئەو باجێک کە دەیدا 230 هزار دینارە. بەڵام نمونەی بەغدا 250 هزار دینار یەکەم 103 ئەگەر 10 ملیۆن دینار قازانجی دیاریکراوی ساڵانەی بێ 4 ملیۆن و 700 هزار دینار لێ خۆشببوونی خودی بازدەرەکە و هاوسەرەکە و منداڵەکی وەرگیرایە دەکاتە 5 ملیۆن و 300 هزار دینار. دوایە لە 250 هزار یەکەم 103 ئی دووەم 500 هزار 110 دەکە 715 هزار دینار. یعنی جیاوازیەکە لە نێوان ئەمن نزیکەی 41 پیشەم وەرگرتیە هەندێک پیشەمان هەیە جیاوازیەکان زۆر زۆرە و هەندێکیانیش هەیە یعنی جیاوازیەکە کەمترە. بەڵام لە 195 پیشەکانی کە هەیە دەتانم بڵێم زیاتر لە 195 بڕی ئەو بازەی کە پیشەوەر دەیدا لە عێراق زۆر زیاتر یان زیاترە بە بەراورد لەگەڵ ئەو پیشەوەرانەی کە لە هەرێمی کوردستان دەیدەن. بەراوردکاری باج لە نێوان هەرێم و بەغدا. باج لە هەرێمی کوردستان بەم شێوەیە وەردەگیرێت لە بڕی 2 ملیۆن دینار تەنها 103 وەردەگیرێت لە بڕی 2 ملیۆن دینار تاکو 4 ملیۆن دینار تەنها 105 باج وەردەگیرێت لە بڕی 4 ملیۆن دینار تاکو 6 ملیۆن دینار تەنها 110 باج وەردەگیرێت زیاتر لە 6 ملیۆن دینار 115 باج وەردەگیرێت
بەڵام لە عێراقدا بەم شێوەیە ئەگەر بازدەر 250,000 خێری هەبێت 3 باجی لێوەردەگیرێت ئەگەر لە نێوان 250,000 تاکو 500,000 دینار بێ 10 باجی لێوەردەگیرێت ئەگەر زیاتر لە 500,000 دینار بێ 115 باجی لێوەردەگیرێت.